هاتینا گورینه نوکل خلکی به پارزگاه قومایا هجاری بر خدایه بازیارا نخوشه فقیری نخوشه فقیری نخوشه 8000 بشي عائلة دكا بركة علامة خالين لده مال 6 مالي أسفل سافلين هجاني لسليماني هشتا ماويتي بو باز بكم لەیەکێک لە گەڕاکە هەژار نشینەکانی دهۆک بەم ڕێگایە سەختەدا سەرکەوتین. اف قدرمت درنجه بيجنل فيري نوفالا غراكو فقيرة توخكي هجول قلي دوكي محلو قلي بيجني عمي سار كافين بو بين اوا صوتم اوا صوتم دي تشينا محلكو فقيرتر يعني التوخكي فقير بو فقيرتر الدوكي بيجني قجو برا لێرە ژیان وەک ڕێگاکە دژوارە. السلام عليكم خانێم بینی ئافرەتێکی ماندوو بە شانازیەوە نانی پێژە. کاتێک پرسیارم لێ کرد ئەرێ بیستوتە دەڵێن لە پارێزگای دهۆک هەژاری زۆرە؟ چاوەکانی پڕ بوون لە چێڕووکی نەگوتراو. خير وخير خانێ بە دڵگەرمیەک کە لە ناو هەژاریدا دەبینرێت داوەتی کردین بۆ ماڵەکەی. کوڕەکەی پێشمان کەوت بچینە ناو ماڵێک کە چێڕووکی شاراوەی خۆی هەڵگرتووە. چاوای چاوای بە؟ چۆن دەبخۆڵ بێ بەشێرت؟ أبى سيشوف لا تفرد تخم. بفرعي. چاوە یانی؟ هذول كاس فروشية راب كم شو تشوفت كم؟ هذول فريق كم؟ کوڕەکەی بە دەنگێکی نزم و گریانەوە ڕاستیەکی تاڵی بۆ ئاشکراکردین هەژاری ناچاری کردووە دەخیلی هێلینی کچی بە دزی بکاتەوە بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێت تاوەکو خوراکی خێزان دابین بکەن. ئەم دامپێدانانە وەک شوکێک وابوو چۆن هەژاری دەتوانێت وا لە باوکێک بکات ببێت بە دزێکی بەری ئیماڵەکەی. ئێتوسە؟ ئەڤە مۆینە چەند کاژێرێک پێشتر هێلیم بەوە زانی بوو کە دەخیلەکەی دەستی بۆ براوە. هەرچی بوو باز بکرێت ئەو تێناگات ئەوە چیە ڕووی داوە؟ بازیارا نخوشه فقیری نخوشه فقیری نخوشه خودی فقیری نخوشه ئەو دیمەنەی لەم ماڵەدا بینیمان گوڕانکاریەکی قۆڵە ڕەنگە بۆ هێلین لە دەستدانی بتمانەیەکی پیرۆز بێت.
هەژاری لە پارێزگای دهۆک تەنیا ماڵی خانەی نەگرتوتەوە دراوسەکانیشیان هەم ماندووخیان هەیە. خۆشگوزەرانی و مافی ژن و پیا و تاکی ناوخێزانی بزر کردووە. ئێستا ئەم ماڵانە تەنیا بیر لە دوشت دەکەنەوە، ماڵێک بۆ حەواندنەوە و پاڕووە نانێک بۆ ژیان. ئەوە خۆنی هەنگوویە؟ ئەو کێرە ژیندا؟ 130,000 و زستانی باران و تشنا نجور به خودی بله و راکی هنی گلکه تی تجوره با کم مطبخ آته؟ ها مطبخ ها غرفه همون مطبخ و غرفه همیه که ما گولی بین تو خانی دو مالت بی خانی بنا ما خانی و چند دلتا این دو تیفه بین؟ چه ها این دو مال تیفه نه؟ خودم دوی تیفه ما هم دوی تیفه الحمدلله که این کی رو بنا مالک؟ او ایکاد بری بری که هم دوی بری اوه خانیه که؟ بله اوه خانیه که اوه هر دو غرفه اسمه گل به مطبخه اوه اسمه یعنی اوه سری اوه خانیه که؟ و اوه خوره خانیه که؟ این چه پیک بزجین؟ الحمدلله شرانه کن؟ الحمدلله گوی گلک باشه چند سال برینو که دمام کول لدورین دی قوما پارزگاه دوکی دریکین خوفکرن خلک دوکی المیوانداری کرنا وانا مرد بون روش هاتنو چون گرانکاری چه بوینه نوکه الپارزگاه دوکی بخوا قومایه هجاریه بر خدایه اول گوری آمار فرمین حکمته ل6 سال در باز بوی رجا هجاریه 8 صده بو نوکه یازده بوی بو 15 صده خلک پارێزگا دووکێک ئاخازش حکومەتێک کرن هەندێک باو ساڵا خۆ چاوێ خولسەر پارێزگایەندی ڕاکرد دانتە سەر دووکێ و دابەشکردنا داهاتی عەدالەتێک تێدا هەبێت نابێت لە نەفتێ پێشەنگ بین لە داهاتا پێشەنگ بین لە خۆشگوزەرانی ژیل دوماهیە بین هەژاری دووکێ هێشتا یامای بووە بەحەز بکەم زیاتر چوومە نێو کۆڵانەکانی دهۆک ڕۆیشمە گەڕەکی بەڕوشکێ کە هەناسەی هەژاری لێ بەرز دەبێتەوە لێرە هەر قسەیەک هەر چێڕووکێک لایەنێکی نوێی هەژاری دەردەخات دەرگای هەر ماڵێک دەکەیتەوە ئازارێکی نوێی خۆی نمایش دەکات 450,000 تقریبا هەیبێ تێرە هەم بود کرد درجة حجز بالبلد چاو حجز بووە خذها بدين سردين وحجز لەوێ چاوم بە عەبدولکەریم کەوت پیاوێکی 52 ساڵە فەقیری زەحمەت دەخۆڵ خانەنشین و باوکی خێزانێکی نو کەسیە چێڕووکی خۆی گێڕایەوە کاتێک داهاتەکەی دابەش دەکەیت بەسەر ژمارەی ئەندامانی خێزانەکەیدا نەیدەزانی تەنها هەژارن بەڵکو بەبێ پیوەرەکان ژیانیان لە ژێر هێلی هەژاریدایە تا چەند داهات هەیە هەیڤێ خودی دهات من پشمرگه نه پشمرگه جان سایه چەند وەرگیری گویا 950 6,000 950 6,000 یەک دقیقە دەخۆنی هەیە 950 و 6,000 این چەند نەفەرن؟ ام نه تەقسیمین نه؟ دەکاتە 106,000 دینار گوتیە هێلا هەژاریە هەر ماڵێکێ هەر نەفەرێکێ هەیڤێ 137,000 هەبێت و خۆرتر هەژارە نوکەیتت بتە 106,000 هەر نەفەری هم همي هم یێتە چاوەیە مش هم وكيل يا 925 925 بله ئەی دوستی تەقسیمی چەند نەفەرن؟ 6 نفر تقسیمی 6 نەفەر ئانا تو باشی ده فقیل ناکەم فەقیر بس بگم 5,000 داین میگم میخوام ریش یک بکردم 5,000 مریشکێک بێتێت؟ هر وڵا پامات بێتێت 4 باید بێت
چەند مەترێک لە وڵاتە کۆمەڵی پیاوم بینی دانیشت بوون پرسیارێکی سادە دەکەم بەڵام وەڵامەکەی لای زۆربەی دانیشتوانی ئەم شوێنە ڕوونە ئەرێ گوتنا من بێ منتەقەی فەقیر زۆرن وایە؟ کێرێ زۆرن؟ چاوە زۆرن؟ محمد بین درسکە فڕانێ و سەرنانی خەمزۆن و بەلاش ئەنەکەی بەتاش نەوی ناشتەوێت نامی توێ خەبسێت کرد بوونا وای زۆرەنۆنی دوكي فيديو التحديات كم تلفيدا بري بلو بهن باطل راس كوش بلي شرم بكان بلو بيجن ام هيفي جورك يقوش كسو ولا وديا؟ بلا ها متفقين يابا ولا وديا حجي؟ التحديات حفتي جورة حفتي جورة لا حافية خلاص هيفي هيفي كمان قوش نخو هيفي ڕۆستیە بە پێ زانیاریە پشتڕاستکراوەکان پارێزگای دهۆک ڕۆلێکی سەرەکی لە ئابووری هەرێمی کوردستاندا دەگێڕێت نزیکەی 49.51% کوی داهاتی گومرکەکانی هەرێمی کوردستان پێک دەهێنێت لە نێوان 55.6% نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنێت بەڵام بە پێداتاکانی دەستەی ئاماری عێراق و هەرێمی کوردستان پارێزگای موسەنە بۆ هەژاری لەسەر ئاستی عێراق یەکەمە ڕێژەی هەژاری لەو پارێزگایە سەدا چلە لە هەرێمی کوردستان دهۆک هەژارترینە بەڵام لەسەر ئاستی عێراق لە کوی 18 پارێزگا دهۆک 13هەمین هەژارترین پارێزگایە زیاتر لە 250,000 کەس لەم پارێزگایە لە هەژاریدا دەژین 14.8% دانیشتوانی دهۆک هەژارن بەراورد بکەین هەولێر 5.9% لەسەر ئاستی هەموو عێراق کەمترین هەژاری تێدا هەیە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان خۆشگوزەرانترین پارێزگایە سلێمانی لە ڕێزی دووەم دێت کە کەمترین هەژاری تێدا هەیە لەسەر ئاستی عێراق کە نزیکەی 8%، بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی و هەڵەبجە دووەم هەژارترین پارێزگایە. لە بەڕێوەبەراتی ئامار لە پارێزگای دهۆک وێنەیەکی ڕوونترمان دەستکەوت بەرپرسی بەشی ژیاری دۆخی ژیانی خەڵک بە ژمارە و داتا ڕاستیەکی دیکە باز دەکات. دهۆک نەکتەنها لە هەژاریدا پێشەنگە لە خەرجی تاک و ڕێژەی بێکاریشدا لە ڕێزی دواوەی پارێزگەکانی هەرێمی کوردستاندا دێت. 137,000 تقسیمی 30 ڕۆژ 4,506 دینار ڕۆژێ ئەمە خەرجیە ڕۆژێکی و شخصێکیە کوابە هەبتن بژنەوی دۆ بەشی 1475 بتە $3 ئەنی هەر کەسێک و 4,500 دینار هەبینان و $3 ڕۆژە ئەمە فەقیرن کوردستانی ئەوە و کێمتر و دووەکی زۆرترینن کوردستانیە ئەوە هەنە پێدا 12% متوقع بی دووکوێ دەبێتن تدا سەبا قضية السنة دي في شو ملك ميداني فعلا يعني وقع كده الأسبوع ما قلت شوية جدا فعلا الله تكرار خارجي مانجيك بو هر توكيك وينه؟ تكرار خارجي دهوكي 266,000 شهر بو نفر كيت هيبدار بدوي سليموني 300,000 الفيري جهر دهوكي كيم ترى وينه؟ بلا بقي دەمانەوێت لە دوو کاتی جیاوازدا بازاری دهۆک بەسەر بکەینەوە تاوەکو دەقیقتر بۆمان دەربکەوێت بازارەکە لە چ دۆخێکدایە بۆ تێگەیشتنی قۆڵتر سەردانی ناوەند و بەهێزترین بازاری هەموو پارێزگای دهۆکمان کرد
سەردانەکەمان لە دوو کاتی جیاوازدا ئەنجامدا بۆ ئەوەی وێنەیەکی دروستتر دەربکەوێت. ئێرە قەلەباڵغترین بازارê Duhokê. سعات 10:09 10:22 دقەیە. بازارێکی چۆلۆ بێدەنگ دەیان دوکانی داخراو. تەنها چەند دوکانێکی کراوە بەبێ کڕیار. سعات چەند قەلەباڵغت بێت؟ تقریبا 2 ساعتت ئێواری بانگی ئێواری دەت نادەت شنی دەست پێت کرد سیکا Duhokê. پشتی از ما راتب و موچا پیدا بووی شول 500 حتی 700 مای. یعنی 10 ساده شول مایە؟ 10 ساده همت ممنونی. ها؟ یه دکاناوی بید. در دکان هەیە؟ چەندێ؟ 4 روزه منی بترا 400 نشوگی. بریکت علامت خالی. حالا مدرسه حالا اصلا. تا دی با چند شول کرد؟ من با 100,000 شول. دی هم و درگیت بریکیشی من قطع کافر. پاره میشه بو بگه که نینه. روزانت نویسی؟ همه روزانه نویس. مثلا اول فرته نویسی. اول شنبه. اول جوری پیداوره بعکس وره. اول دوهیه دوشنبه پیره دوشنبه 270,000 نه اول یک شنبه 230 نه 320 بله بیجا هر ویریش دی 110,000 فرتی بیجا 110 مایه اوی تو چند شول بکر پو؟ 500 بده خورم خسارتی گل مصرفی کاتژێر سێب و چاری ئێوارەیە. چاڵاکی بازار جیاواز بوو لە چاوبیانی بەڵام کاریگەر نەبوو. دۆخەکە بە تاوەتی دەردەکەوێت کە توانە و هێزی دارایی کەم بووتەوە بە شێوەیەک دوکاندارەکانیش خەریکە خۆیان لە نێوهێزی بازاردا بە هەژار دەزانن. پشتی 4 ساعت هم هاتی نبود. اما پشتی 4 ساعت هاتی. داونی ببونو که نگاشتا ایشتا پارازی هل نگیریه. هیا؟ تا چند شول گیره؟ خود ما کنه بکن 75,000 ما ببینید 75,000 من شول گیرین. ساعت چند ابو مغرب؟ ساعت چند ماه ابو مغرب؟ ساعت 3 ساعت ماه. دکان روش سرمه ب 170,000 سرمه ب 170,000 لازم است در بخم بشی اینگش نیتشتک بومد مینی. وکاوی گویی من 4 روزا دارم مترک فروتی. 4,000 سیکا خیابان. همه ببرید 10 روز على. يد افريكا. لا فوت افريكا شو زعما شو حطوا لك. ما ساعة سيء فوديا. أهري والله. تصاني. ما حاجة ما عشنا بدي بوش. لا تفرط يا. خد تدرونه؟ أبا كودري. كودري. أهري والله. شو المتر ب 2,000 يكون يوم بس يسوي طيب. شو زعما شو الجين يبيدوا. أهري والله. كذا أفتكر الريال يمكن. أمريكا. هذا ما نعرفه ما هو كنا. بس 4 ساعات و نيفام هو كنا بقى. يا أفريقيا فرد قطعة. صادوسي 200,000. بله. كودي كون. طبعا وجه فرد. در روز اسود مسیگه و بوی وقتی هم هات راتب نبود دو وقت هم هات سپیده بو ایواری بو گوتی شلی نه اما بشتی 14 روز اسود مدرد بساعت 3 کاقاسی بکم راتب هات کاقاسی بکم کنه با هفتی پیش که بکم
دوكا تشاويا ولا تشاويا طبيعي ما هيك بارهات هسي كده ما بدي حركة كبيرة دوكا كم فرق بيها يعني تقريبا 3 صدى فرق كم 3 صدى يعني باشتر بيها طبيعي دي باشتر بيها يعني مع قصة خوبك يا سيدي ان شاء الله خذ رسمة دزيدك كده بدهاش جديدة بدهاش بدك ما تشبك بدهاش جديد طبيعي ما شو الكريم بتل طبيعي ما اورك الصور قالك انت انا لله شريان حياة عالم خين تتلاش عالم بشتى تبزود خادمه بجا سيكت ماجي هيك راتبنا سيكت ما تكاتين تباشي وزن بازاري تشاوانو خذي كان حما قطع عندنا تشاو قطع خذي حما الفلون عندنا حما يا عجميني شكرا خذيك قصة خوبك باش اجي شكرا خذيت كام وهم من اهم شيء يا ابروك خذي احمد جيت ابروك انا ابدي دليل كان بالي سوي شو تابرو همي تشول بنشوت لا ما مش شو كيش من من كيش يفهم بالك يعني تاو كرينا اي والله اي والله او شو بقول بازار باشتر نبويا ما شاء الله چند مردی بازار باشتر نبويا خذي شو نبى خذي وكيل حما استراحت كان چاو لوكا چاو يا ابروك انت چاو شو بو لوكا اما 14 روز صوت ما با هرکه باش بود گلک الحمدلله پیتی ماهاش دوین و از اخکی گلک باش بود باش بویا از اخکی کی دیجی بدن ایشون هشت باش دیگه سەردانی گەڕێکی گەلیمان کرد شوێنێک کە تێدا ژانی ڕاستەقینەی خەڵکی ئەو گەڕەکە دەردەکەوێت لە مارکێتەکەی ئەیات وێنەیەکی ڕوونمان بینی کاتێک پرسییم خەڵک هەژارە ئەیات بەبێ و شەش دەفتەری ئەستوری بەردەستم خست لاپەڕەکانی پڕ بوون لە ناو ژمارە سەدان خێزان کە بوو خوراکی ڕۆژانە قەرزدارە دەفتەرەکانی قەرز لە مارکێتی ئەیات چێڕووکی ڕاستەقینەی خێزانەکانی ناوچەکە دەگێڕنەوە قەرز بارێکی قورسە بۆ خێزانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ قورستر دەبێت ئەمە چ دەینانە پێت خەلکیە و ئەبەژێک ئەvە یەک دوو سێ چۆ شەش ئەوەش دەینە ئەوەش دەینە ئەوەش دەینە ئەوە هەمی دەینە دێت منتەقینە ئەوە 5,000 وەسڵ کردین 144,000 مای ئەوە چ شولکە مەسەلەن هەلزە عملية تا چەند دەین تەنەنوکە تقریبا تا حسابکردینە سيدا من بعيش دو سه حيوان محسوب كده اها سيدا ب 15 مليون وصل شو 15 مليون وبترجع بەرزبوونەوەی ئاستی هەژاری لە پارێزگای دهۆک بە ڕێژەی نزیکەی 2 بەرامبەر لە چاو ساڵی 2018 وەک دەستەی ئاماری عێراق و هەریمی کوردستان ڕائەنگەیاندووە پرسیارێکی گەورەی دروست کردووە بۆ وەڵامی ئەم پرسیارە چووینە ئەنجومەنی پارێزگا فەهیم عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنە پێشمەرگەیەکی کۆن کە چاوێکی لە پێناو نیشتیماندا لەدەستداوە باشتر لە هەر کەسێک دەزانێت هەژاری چۆن هەست پێ دەکرێت بە ڕاشکاوی دەڵێت پارێزگاها دهۆکێ استحقاقی خۆ وەرنەگرتیە ڕێژەمە بەرمەنەکەتیە یا خوبومە هاتیە تەرقانکردن ئەم حقیمەت وەزیفێدا بچێت مەژی ئەگەر تۆ چاوفکشانێکی پێدا بکەی بچێت مەخڕێک هەمی مام ناوەندن ڕێژە هەرە بلند یان کێمترش مام ناوەندیش کرد یەت محافظە دووکی پارێزگاها دووکی پارێزگاها دووکی تو سەحکەیە موچە و فەرمانبەر بەراتیە چارەسەری ڕێژەمە بدەنەمە ڕێژەمەیە کێمە بدەنەمە يعني موچێت بلند هەولێر و سلێمانیەت دێت تۆ بێژ هەلوێرە موچێت بلندیە ئەسلوێ قەنەعاتێ مە ڕێژە هەرە بلندیا موچە ئەوە لوێرە ناو تو ئێشای وکو ئەف ڕقەمەوە گۆل لێ بوو بێخۆ من
چوا نایشی چوا نایجز بین یعنی اسباب و اگر گلکن و جار سریا و نوابسانه یعنی که نوکا حکم ناقشل سر پیکنانا کابینا دهیا هی تو بيجي في الملف اللي هو كيل ملفك الرئيسي بالبو مشكلة باورنا اصلا نه هم دی پیوینه نه هم دی پیوین چونکو اوه در انجام سالان دیر و دریجه و اداریت وی باجری جی یعنی هر ایکل دیف قودانت وی جی رنگ دوره بود و مسئله ده هوا بودن هەژاری لە پارێزگای دهۆک هەندێک لە خێزانەکانی ناچار کردووە منداڵەکانی خۆیان بکەنە قوربانی کاتێک کرێ و تێچووی ڕۆژانەی خوێندن دەبنە بار بوو سەر خێزان لە قوتابخانە دوور دەخەنەوە دیمەن دایکی 6 منداڵە بۆ ئێمە چێڕووکی دەرهێنانی کچ و کوڕێکی لە قوتابخانە لە بەر نەداری لە نێو خانوویەکی ماندوو کە بوو ژیان سەختە باس دەکات. چندی والدێتتن مازفیە؟ 450,000 و 8 نفر. ئەوە 400 و وەرە گوێ بەرە خودی 50,000 دو بەشی 8 نفر 56,000 و 250 هەر نەفەری 56,000 بەردکەوە بچکە مەدرسێ شتێتە؟ سێ تەڵابانە ما دوش مەدرسێ دەگرێت دوژ تەڵابانە کۆن نەوێت مەدرسێت نەدەرێ والله کچکە بۆ کوڕک ماڵینە بەس کچکە دژێ بەچژێ تو عاجز نبووی توش مەدرسی نەدەرێ؟ چەکە عاجز بووی؟ تا حەزکە پتر بخوێنێ؟ دەستی زۆر و لولی دەرە خستش مەدرسی بعد پۆڕە و فەقیریە یعنی مەسڕەفێ بە ماڵی دیمەن نەوەستاین چووینە قوتابخانەی ڕەوان دەمانەوێت بزانین هەژاری قوتابیانی لە خوێندن دابڕاندووە وەڵامەکە زۆر خێرا بوو بەڵێ ئایا قوتابی پۆلی چوارەمە بەو تەمەنە بە براکەی گوتبوو وازی لە خوێندن مەهێنە بەڵام ڕەنگە هێشتا هەز بەوە ناکات کە هەژاری لە داواکەی قورسترە لەگەڵمان دێت تاوەکو چێڕووکی براکەی بزانین کە لە دوای نیوەی ساڵ خوێندنی بەجێهێشتیە. ئایا خوشکۆتەیە؟ المەدرسە ڕەوان بوون قادینچوانی براتو باشێ ئۆمەد کوڕێتەیە؟ ئۆمەد کردە مەدرسەیە هێلۆیە هەفت ساڵە نیوەسەڵێ شولکەت بووە؟ چتە شولی؟ وات گوتی مەدرسی بێلەیان ئەوی وەستی هێلم ئەولیکەویت گوت دەهێلم پشتینگەم گوتە مۆ پێلا مەعاش بوومانەوەی بنەم نەشن ئەسی گۆرانەوەکە لە دهۆک تەنیا هەژاری نییە وەک دەستەی ئاماری عێراق و هەرێمی کورسان باسی دەکەن 185 خەڵکی پارێزگای دهۆک وەک مامناوەند و خۆشگۆزەراندش شەقام و شوێنی خۆش باڵەخانەی بەرز پێمان دەڵێن دهۆک هەمووی هەژار نییە نا کار کراوە بەردەوامە لە بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستانم بیست بە منیان کۆت بەردەوام دەبین چونکە هەژاری مەترسیەکی جددیە نرخەکەی قورسە ئەگەر ڕێ لێ نەگیرێت کاریگەری لەسەر ئێستا و داهاتوو دروست دەکات کاتێک منداڵ لە خوێندندا دەبڕن هەژاری و نەخوێنداواری پێکەوە نەوە بوونەوە لەگەڵ خۆیان دەگواست. ئەوە دۆخی هەژاری بوو لە دهۆک داتاکان باسی پارێزگای سلێمانی دەکەن کە لەوێ هەژاری دوو قات بەرز بووەتەوە ئێدی دەبێ ڕێگای ئەو پارێزگایە بگرینە بەر کە چی وای کردووە خۆشگوزەرانترین پارێزگا لە هەرێمی کوردستان هەژاری تێدا بەرز بێتەوە. کە چوینە نێو شاری سلێمانی باڵەخانەی بەرزم بینی گوتیان هەژاری لێرە وەک ئەم باڵەخانەیانە بەرز بۆتەوە
هەر کە لەم پیاوەم پرسی گوتم ڕاستە دەڵێن لێرە هەژاری زۆر بووە منی ڕەوانەی چەندین گەڕێکی سلێمانی کرد گوتی پڕم پڕ ئەوە گەڕێکی هەژارە هەژار بووە زیاد بووە لە گەڕەکەکانی سلێمانی گەڕاین لەبەر دەرگا و کۆڵانەکانی ئەو شارە خەڵکی زۆرم بینی لەسەر هەژاری پرسیاریان لێ دەکەم دەڵێن هەژاری ئەم جارە زیادبوونەکەی تەنگی پێ هەڵچنیوین ئێرە گەڕێکی هڵۆبەیە ماڵی سەنگەرم بینی بە ئێمەی گوت لە من هەژارتر نابینن ئەوەی تۆە؟ ڕۆژی چەندی پێش دەکەیت؟ دوێنێ چەندیشت کرد پێ؟ دوێنێگە 12,000 ئەرو 15 ئەرو باشترە بێن ئەو ژۆرێ؟ سەلام عەلەیکم ئەو چیە ئەو هەموو قەلەباڵغە بەیامی بەیدازانە ئەو هەموو بای 10,000 ئەو قەلەباڵغە ئەو کیلۆی بە 150 دینارە وامی دەبە و لایلۆنە هەر ئەو ژوورەتان هەیە؟ هەر ئەو ژوورە و هێوانەیە دوو مناڵشمانەیە میوانشمان بە نوم قۆزیمانەیە بێوەنە سەرباری ئەوەی ماڵێکی هەژارن مەردیش بوون دڵیان گەورە بوو خێرخوازێک گۆشتی سووریان بۆ هێنا بوو گوتیان دەبێ مێوان بن هەندێ لە وڵاتر عوسمان لەگەڵ کوڕەکەی وەستا بوو پرسیاری ئێمە بوو ئەو ناخۆش بوو بەڵام کە داهاتەکەی لێک دەدەینەوە دا بەشی سەر تاکەکانی خێزان دەکەین عوسمان تووشی شۆک دەبێت هەیە هەژاری لەو مەنتەقە چۆنە؟ کێتی دەوڵەمەند بێ؟ هەموو فەقیرە؟ کۆ؟ هێزارە فەقیر هەمووی کرێکانە داما و حەماڵە ئەتو چیش دەکەین؟ من حەماڵێ چەند داهات هەیە؟ داهاتی وەڵای ڕۆبە زمانی جاری وە دوو ئیشەکەجەوە سێکیجەوە ما هەفتەی ئیشەکەجەیە پاڵدەشێکی فانەجەوە دەشێکیشمانە ئیشراوە بەڕێ پێی یانی مانگی چەند پارە بەدەستێنی بۆ عایلەی خۆ؟ وەڵا وەکو عایلە وەک مانگی ناشێتە 300,000 چەند کەسن لە ماڵێ؟ وەڵای مە 4 نەفەری 300 دا بەشی 4 ئەمە لە ڕاضیات زیرەک نیم بەڵام ئەوان وتیانە دەڵێ هەر ماڵێک هەر نەفەرێک مانگی 137,000 و کەمتر هەبێ پێ دەڵێن هەژار 300,000 هەیە؟ ئەوە 300,000 وانە دابەشی چەندن؟ 4 نەفەری 4 نەفەر 75,000 وڵە خوار هێلی هەژاریش دای ئەی بێت دەڵێ چی ئێستا هەژاری هەیە لێرە؟ پڕن سەپیاوی تۆ چیش دەکات؟ کرێکارە دوێنێ چەند هێنا بۆ ماڵێ؟ وڵی بەقام ئێستا بازار نییە تر ئەو ڕۆژانێک لەگەیش نییە دوێنێ چەندی هەبوو؟ وڵی تر 15-20 ئەڵێن هەژاری زۆر بووە داگیان ئێستاوایە؟ بووکەکە دووتی ئەو مەنتەقە زۆربەی زۆری هەژارن پێدا هەژار پارێزگای سلێمانی پوزی لێدەدا کەمترین ڕێژەی هەژاری تێدا هەبوو خۆشگوزەرانترین پارێزگا بوو نەک لەسەر ئاسیای هەرێمی کوردستان لەسەر ئاسی هەموو عێراق ئێستا ئەوە گوڕاوە هەژاری لە 4.4% بەرز بووتەوە بوو دوو بەرامبەری بووتە نزیک 8%.
لە خەڵکی سلێمانیم پرسی وتیان باسی ژمارە ناکەین بەس ئەوەی ئێمە دەزانین نانی سەر سفرەی ماڵی ئێمە کەم بووتەوە خەونەکانی ئێمەش بچووک بوونەتەوە ویسیان خۆش بژین ئێستا هەوڵ دەدەم بەس بژین هەژاری لە سلێمانی هێشتا ماوێتی بۆ ئەو باس بکەم هەندێک دوورتر ڕوویشتین دەچینە پارێزگای هەڵەبجە لەوێ دەنگی هەژاری بەرز بۆتەوە گیرفانی خەڵک خۆی تەسلیمی هەژاری بوونەتەوە زۆری نەخایان هەڵەبجەیەکان لەوە زیاتر باسییان کرد کە پێشبینیمان بۆ دەکرد چەند فەقیرە؟ والله لە حەد بەدەن ڕێژەکەی زۆرە لە حەد ڕێژەکە زۆرە؟ ئەرە وەڵا لە حەد بەدەن ئەرە وەڵا دەماڵە چەندی فەقیرن لێرە؟ لە دەماڵ وەڵا لە دەماڵ شەشی حەوت لە دەماڵ نییە بەڵێ لە دەماڵ نییە خەڵکشتی هەیە بەڵام یعنی هەر بەشی خۆیەکە بەڵام لە دەماڵ 6 ماڵی ئەسفەرە سافیلی قازانجەکەی ڕوژێ قازانج 9000 8000 بس مهم الانسان شي صاغ به قناعته بس الانسان قناعات بقناعات قناعتيش دولمانيه 8000 بشي عائله دكا اخواني برا كل الاخوه بس يعني انسان شوف كيف يمكن قاعد اوي بخواتي شان باش الاخوه بس بين هجاري زور بو تو دالين شي گومانیتیان یەکە بازار نەبێ و توجارەت نەبێت ئەمانە نەبێت هەر زۆرە بێ هەژاری زۆرە بکەینە خۆش زۆر بۆیان زۆر بوویان زۆر دەبێت وەڵا بەم شێوە بڕۆ زۆر دەبێت گەورەترین فەزاحەتە تۆ لە خاچێکی ئاوا بژیت کە پێڵم کوردستان کە پڕە لە خێر لە بەرەکەت لە قووەت لە هێز لە توانە لە عەقڵ بەڵام ڕێژەی هەژاری پەرۆپشان بخوا شتی وا چوانە بێ لە دنیا تەیدی قسەکەی یان دژی قسەکەی کارتونە بەتاڵەکان بۆ ئەم منداڵە 12 ساڵیە کە پشتی بووی چەماندووە وەک چیایەک بووی قورسە کە هەڵی دەگرێت هەموو هەوڵی ئەوەیە بەرنەبنەوە لە نزیک مزگەوتی گەورەی سلێمانی بووین پیاوە بە تەمەنەکان لە هەژاریدا قژیان سپی کردووە بەو تەمەنەی ماوە عەرەبانەکانیان ڕادەکێشن ئازاری هەژاری بەسەر و سیمانەوە دیارە هەندێکیان بەرگە دەگرن هەندێکیان باری هەژاری ئەوانی چەماندووە بۆ پاڕووی ژیان بێهێز بوونە هەناسەی کورد قاچی ماندوو بەڵام ناچارە بەردەوام بێت ئەمە تەنها پیاوێک نییە وێنەی هەژارەکانە هەر ڕوش قورستر دەبێت چەندین جار هەوڵ دەدات پاڵی بەو هەژاریەوە بنێت بۆ ئەوەی لێ ڕزگار بێت بەڵام وەک بەردێکی گەورەی سەر ڕێگا ناجۆڵێت هەر ڕۆژ بەرزتر دەبێت